وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. قەیمی واتەنی ماڵم پڕە لە ڕازیانە و وەدڵێشە مردم. منیش دوو سێ دیڤایسم واوە دەست و هەر دەفعەکە گەرەکمە دیبەی تێ بکەم خەلەلێکیان تیاکەوێ. وایە بریتانیا و ئینترنێتە 4G و 5G وەکارەوەین و لە پڕێکە خەت ناداوە کار ناکاوە لە کارەکەوێ وە دیبەیتەکانە ئێمە خەلەلی تیا دروسەوێ. دیڤایسەکەم گۆڕاوە مۆبایلێکی تر بەکارەوەم. ئومیدوارم کە ئەم دەفعە قەت نەوێ و من بتوانم ئەم دیبەیتە ئیدامە بدەم، دەنگ باش بێت، تەسویر باش بێت و هیچ مشکلێک نەوێت. ئێمە لە زەرفە ساڵانە ڕابردووە و هەنێ دیبەیتمان کرد کە پێمان وایە ئیستەگەی گەسە قۆناغێک کە سوورەتە ئەم پازلە تەسویرەکەی دەربخرێت بۆ خەڵکی و خەڵکی بتوانێت تەسویرێکی وازەحتر و زەلالتر لە ئەوەی کە ئاخێزە کوردەوارە سربەخۆ لە ژێرە ئەم مەتنە کوردیە بەحسی کرد و بەرچاوتان بخات بۆ ئەوەی کەسێک لەم دیبەیتە تێبگان یا ئێشێ معرفەتێکی بوێت، تێگەیشتن و دەریافتێکی هەبێت لە دنیای ئمڕۆ لە ڕابردووە، یا ئەوەی کە مستەمەعە دائمی و بیسەرە دائمیە دیبەیتەکانە ئێمە بوێت. زەکاوت و وشیاری وریاییەکی گەرەکە تا بتوانێت تیکەتیکهایە کە من ئمڕۆ بەحسی یەکەم بیاندا لە قەی یەکتری تا بتوانێت تەسویرەکە وەکو تەسویرێکی سەبعدی کە تۆ چاوتی بۆ لێڵ ئەەکەی تا بەرەبەرە تەسویرەکە لە بەرچاو تۆ ساف ئەوێت بۆ دەرکەوێت. هەر بۆیە ئیمکانی هەست دیبەیتەکەی ئمڕۆ تۆزێک توولانی بێت، چون من ئمڕۆ ئەو پازلانەی کە دامنابوو بۆتانی کۆ ئەەکەمەوە و بۆتان ئێژم کە ئاخێزە کوردەوارە سربەخۆ چییە، چۆن مەتنێکە و لە چێ دەوران و بڕهەیەکی تاریخیا سەری هاورد گەسە دەر. تەمام ئەو دیبەیتانەی کە ئێمە کردمان یەکی ئیزافە نەبوو، یەکی قسەی ئیزافەی تیانە کریاگە. تەمامە ئەمانە بۆ ئەوە بوو کە لە کۆبەندیەکە لە مەسیرێکا کە ئێوە لەگەڵە ئێمە تێن ئێمە بتوانین ئەو دەرک و دەریافتەی کە ئێوە ئێشێ بتانوێت و ئەو سنگومەنەی کە ئێشێ بتانوێت لە اختیارتان قرار بگرێت بتوانێت لە بەردەستان بێەوە بتوانێت هەرسوو کەوت و چۆنیەتیە تێگەیشتتان لە دنیای ئمڕۆ بۆتان مهەیا بکە، ئامادە بکات و لێ تێبگەن. بزانن ئێمە لە جەهانێکا خەریکین ژیان ئەەکەین لەم لەحزە لەم دەقیقا کە لە ئەمری سیاسیە دوو ڕێگە تعریف کریاگەسەوە و خروج و خارج نییە لەم دوو ڕێگە. ڕێگەیە ئەوەڵ نێئۆلیبرالیزم اقتصادی و نێئۆلیبرالیزمە سیاسیە و سەرمایەداریە بەسەر جەهانە، حزورە بازارە، گلۆبالیزەیشنە، جیهانی بوونە و لە کنارە ئەمە لە سەنەویەت ئەمە لە دووگانەیە ئەمە ڕجعەتە بە ڕابردوو چەسپیان بە نەریتەکان و سنەتەکان ڕابردووە کە ئەمە خۆی لە شێوەیە فاوندامنتالیزمە ئەوێنێتەوە بنیادگەرایی. ئەگەر سەردەمانێک ئەتوانی بێژی ئەم ڕجعەتە لە ئوروپاوە سەری لە فاشیزم دەرتێرێت، ئەم جۆرە بنیادگەرایشە شان ئەدا لە شانە نەوعێک فاشیزم کە هەیکەلەکەی ئەمە لە ئوسامە بن لادنە ئەلقاعیدەوە سەردەرتێرێ و تەقابڵە ئوسامە بن لادن لە مقابڵە جۆرج بۆشە. یعنی لێدانە دوو نەهادە ئیدئۆلۆژیک لە بەرامبەری یەکتریە، دوو نگاهە ئیدئۆلۆژیک لە بەرامبەری یەکتریە و دروستکردنە ئەم مەسیرە بۆ ئینسانەکانە جیهانە ئمڕۆ بەتایبەتی ئینسانهایە کە تەجروبەیە مۆدێڕنیتەیان یا ئەسڵەن نەکردگە یا بە شێوەیەکی سەقەت کردگە و ئەم مۆدێڕنیتە هیچ کاتێک لە ناو سەرزەمینە ئەوانە لە حەیاتە ئیجتیماعیانە و لە حەیاتە فەرهەنگیانە جێبەجێ نەبووکە. خب مەدخەلە ئێمە ئەگەر ئەمە بێت من گەرەکمە جوابە پرسیارە ئەوەڵ بدەمەوە. ئایا ئێمە کە سریە دیبەیتێکمان بوو لە ژێرە ناوە لە بە شوێنگەڕانە کوردەوارە ون بووە و مەتنە خۆمان لەسەر تاریفکردنەوەی کورد، لەسەر چۆنیەتی ئینسانە کوردی و سەرزەمینە کوردەوار بەحس کرد، ئایا ئەمە ڕجعەتە بە ڕابردوو بوو؟ ئایا ئەمە فاوندامنتالیزم بوو؟ ئایا ئێمەش کەوتینە ناوە ئەو دووگانەیەی کە دنیای ئمڕۆ بەحسیەکە؟
ئایا ئێمە لە ژێرە ناوە ڕجعەتە بە سنەنە ڕابردوو گەرەکمان بوو لە مقابڵە ئەم حەجمەیە قدرەتمەندە و پڕدەسەڵات و پڕکرستەی نئۆلیبرالیزمە بوێسین و نظامە سوڵتەیە جیهانیە بوێسین بە قەتعیەت و جوابە درێت و نەخێر نەخێر و ئێمە بدعەتێکی تازە بووین و ئێمە ڕێگەیەکی تازە بووین و ئێمە لە بەرجەستگی و لە تێگەیشتنە لە وەزعیەت و مەوقعیەت و مەکان و زەمانی خۆمان کە ئەمڕۆ بوێت بەرەو ئەم مەتنە ڕووین و لە ئەوجێ تێگەیشتنە لە مۆدێرنیتا و مۆدێرن بوونا لە جیهانە ئیمڕۆژە ئێمە قبوڵە ئەم مەسئلەمانە کرد و ئەم مەتنمانەدانیا جا بۆ وردکردنەوەی ئێمە احتیاجمانە هەنێ پێش زەمینە کە پێشووتر بەحسمان کردگە بەحسی بکەین لە کنار ئەمەوە بیرتان تێرمەوە کە ئێمە یەکسری دیبەیتمان بوو لە ژێرە ناوە شۆڕشەکانە جەهەنەم و بە اقتباسە لە جەهەنەمە دانتە کۆمێدیە ئێلاهیە دانتە و ئەو جەهەنەمەی کە دانتە بەحسی ئەکات و ئێژێت کە لە سەردەرە جەهەنەما نووسا بوو کە لەگرا ئومیدنیە و لە ناو جەهەنەما ڕووبارێک ئەچوو ڕووبار فەرامۆشی بوو و ئینسانەکان هەر شەو دوای مەئاساتێک کە یانگرت لێوانێک لەو ئاویانە ئەخوارد و فەرامۆشیان ئەکرد ڕۆژە ڕابردوو و اتفاقاتێکە بەسەریان هاتبوو کەواتە ئێمە لە ژێرە دوو سلسلە دیبەیتە لە بە شوێنگەڕانە کوردەوارەون بوو شۆڕشەکانت جەهەنەم و لێو دووە 100 ساڵ تاریکیە ئێمە مەسائلێکەمان مەترەح کرد کە ئەتوانێت جێگەی سرنج بێت پس من لەگرا بە قاتعیەت و جوابە ئێوەم داوە ڕجعەتە بە گوزەشتە بە شێوەیەکی فتیشیزمی بە شێوەیەکی خولیا و سەودایی ئیمکان پەزیر نەبوو و بۆ خاتری ئەمەی کە من ئێوە بەم قەتعیەتە بگەێنم ئەتوانم بە ئێوە بێژم ئێمە تاریخ گەراییمان نەکرد ئێمە نەهاتین لە پشتە ڕووداوەکانی میژووی و لە پشتە فڵانە پادشا و فڵانە سوڵتان و فڵانە خەلیفە و فڵانە کەس و فڵانە عەزەمەت و گلۆریە گوزەشتا کە مەکتوب کریاوێ و هاتوویێتە دەرۆ ئێمە هیچ شتێک داڕژێنین یاگەرەکمان بێ ڕجعەت بە هیچ شتێکی وا بکەین کەواتە ئێمە ئوسوولەن ئەم تاریخەمان نەقبول کرد نە بە شوێنیا چوین نە هەڵیمان بژارد نەوەکو وەسڵە و تیکە و پینە دامان لە قەی خۆمان و ئێلاممان کرد ئەوانەی لە ژێرە ناوە گەڕانەوە بە عەزەمەت و گلۆریە گوزەشتە و ڕابردوو و مێژوو خەریکن ئەم کارە ئەکەن مشتێ شەیاد کارمەندە نظامە سوڵتەی جەهانین کە ئیتتفاقەن خۆیان ئەم شتیان بە ناوی گوزەشتە دروست کردگە خۆیان ئەم شتیانە بە ناوی تاریخ دروست کردگە خۆیان ئەم شتانیانە بە عنوانە نەریتە مەردەمانە سەرزەمینە ئێمە تعریفۆ کردگەسۆ ئیستە بە ناو بردنێ بەڕجعەتە بە دەورانە ڕابردوو خەریکن ئەبزارە سیاسی دروستەکەن ئەوانە تاریخێکیان دروست کردگە کە بتوانێ تەوزیحی ئێستەیی شەرایط و وەزعیەتە سەرزەمینە ئێمە و مەردمە ئێمە بدات کەواتە تاریخ کەرەستەی تەوزیحە ئێستەییە ئەم کڕۆڵی و سەرلێ شێواوی و داڕمیان و هاڕیاگی و بێهۆڤیەتیە ئینسانەکانە سەرزەمینە ئیمڕۆی ئێمە بووێت ئەمانە نەک لە ژێرە ناوە 3000 ساڵ تاریخ لە شکۆ و لە دانا ئیمپراتوریەت و نەک لە شوێنە ئەدیانە جۆرا و جۆر و فەلسفەیە تەعەبود جۆرا و جۆرا نین بە شوێنە گەڕاندنەوەیە ئەم پرسیارە گەورە کە ئێمە لە دنیای ئەمڕۆ چکارین بەڵکو هان بە شوێنە لێدانە مخدراتێک لە کوشتنە ئەمڕۆژ و لە بینبردنەدا هاتووە بە عێشقبازی و بە ئستمناء زەهنیکردن لەسەر تاریخێکی نەبووجی پڕ لە ئیبهامی درۆزنانە کە بێجگەلەوەی کە تۆ زیاتر بەرەو سڕکردن بەرەو دلوژن وەهم ئەوات شتێکی تری لێ نایەتە دەرەوە و ئەمە ئەو مەسئلە بوو کە هیچ کەسێک
ڕەچاوی نەکرد بە شێوەیەکی جددی تا بفەهمێ و کارێک کە ئێمە کردگمانە نەڕجعەتە بەڕابردوو بە ئینوانە گەڕینە سەر کۆڵەکەکانە سنەتێک بووگە کە چوار تاریخ نگارە شەرق شناسە مەراکزە ئاکادمیکە جەهانە غەرب بۆ ئێمە تەوزیح دریاکە. و ئەمما نکتەیەکی تر کە نکتەیەشی حائزە ئەهەمیەتە و ئێشێ ئێوە بەرچاوی بگرن کە ئێوە ئەمتانە لە مەتن ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ چاو پێ نەکەوت سغارەت کۆیلێتی ناباڵغی بوو. ئێمە حەج وەخت نهاتین لە ئاوێنەی دیگەرانەوە خۆمان تعریفکەینەوە. ئێمە نەبووین بەو مناڵە ناباڵغەی کە هەڵەگەڕینەوەی ژین کەس لێمان تێک ناگا، کەس لێمان حاڵی ناوێ، کەس ئیحساسەکان و هەستەکانی ئێمە دەرک ناکا، جەهان نامان بینێت، کەس دۆستە کورد نییە، بۆ دنیا سکوتی کردگە لە بەرامبەرە ئێمە نەپاڕاینەوە. بزانە ئێوە لە ژیانە خۆتانە کوڕ و کەنیشک ئەوێنن کە باڵغ نەوگن، کە نەوگن و ژن و پیاگێکی دروست و حەساوی، دائیمەن پرتە و بۆڵەیان تێت بۆ خاتری ئەوەی کە کەسێ دەرکیان ناکە، کەسێ ئازارەکانیان ناناسێ، کەسێک لێیان فام ناکە. بەڵام ئینسانێک کە بە بلوغ گەیشت بێت ئەو محاولە ئەکا جەهانەکەی دەوروبەری دەرکە، ئەو محاولەیەکا دایک و باوک و ژن و کوڕ و کەنیشکی دەرککە، ئەو محاولەیەکە ئەوان دەرکە نە ئەوان ئەم دەرککەن. بۆیە مەواجهەیە ئینسانە کوردی بە هەموو قەبایلی و بە هەموو ملەتەکانی وە لەگەڵ دنیای جەدیدا بە شێوەی مەواجهەیە ناباڵغانە بوو. کەس ئێمە دەرک ناکە، کەس ئێمە ناوێنێت، ئۆسکار نامانوێنێ، نۆبێل نامانوێنێت، مەراکزە ئەکەدەمیک نامانوێنێت، ئۆلەمپیک نامانوێنێت، کەسە عالەمیە فوتباڵ و جامە جەهانیە فوتباڵ نامانوێنێت. ئێمە لە حەج کوێکە حزورمان نییە، کەس نامانوێنێ، کەس ئێمە دەرک ناکە، کەس ئێمە لە سەردەشتا دەرک ناکە، لە سەرپێڵا دەرک ناکە، لە هەڵەبجا دەرک ناکە، لە ئەنفالا دەرک ناکە، کەس ئێمە دەرک ناکە. پس ئێمە تفلانە ناباڵغین و تفلانە ناباڵغ ئێمان هێشتۆ. تۆ لە تعقیبە ئەم ناباڵغیە ئەگەی بە ئەخلاقێکی تر بە ناوی ئەخلاقی کۆیلانە، ئەخلاقی واکۆنشی، ئەخلاقێکە لە ڕیاکشنۆ تێت، لە ڕیاکشنێک کە تۆ ئەزانیت تۆ کەمی، تۆ ئەزانی تۆ پەستی، تۆ ئەزانی تۆ هاڕیاگی، تۆ ئەزانی تۆ شتە خاسێک نییە وە گەرەکتە و ئەوی تر شتە خاسێکە و ئەوی تر شتێکی باشە و لەزا لەم مەسیرە خەریکی ئەڕۆیت بەرەو ئەو و گەرەکتە ببی بە ئەو، تۆ گەرەکتە ببی بە دووبەی، تۆ گەرەکتە ببی بە تاران، تۆ گەرەکتە ببی بە ئەنکارا، ئەنکارا گەرەکێ ببێ بە پاریس، تاران گەرەکیە ببێ بە لەندەن و ناوێت. ئەمە تۆ لە ڕەوەند اتفاقاتە سیاسی لە ژێرە ناوە سیاسەتە لە ئەساسنامەیە حیزبەکانە ئەیوێنی، ئەمانە گەرەکیانە بڕۆن بەرەو دموکراسی، ئەمانە گەرەکیانە بڕۆن بەرەو تەقسیمە دەسەڵات، ئەمانە گەرەکیانە بڕۆن بەرەو بەشەرە غەربی و دەستاوەردەکانە بەشەرە غەربی. ئەمە تیا ئەخلاقە کۆیلەکان خەفتگە. پس تۆ لەگرا لە جیهانە ئمڕۆشتا لە واقعیەتە ئمڕۆشتا تەکە دوو مەقولا ڕوبەڕوویت. ئینسانە هاڕیاک، ئینسانە ناباڵغ، ئینسانە ناباڵغە کوردی، دیسکۆرسە ناباڵغ، دیسکۆرسە کۆیلانە و دیسکۆرسە ئینسانە سەقیرە حەقیرە هاڕیاگێکە هیچ اتفاقێکی مۆدێرن لەسەر زەمینەکەیان نەکەوتگە بێجگەلەوەی کە مەحسوڵاتە مۆدێرن هاتکەسە ناوە سەرزەمینە ئەو هیچ زەمینەیەکی اجتماعی اقتصادی و فەرهەنگی بۆ تەولیدە ئەم کالا و ئەم بەرهەمە نییە و نەیبووکە. خب ئەگەر ئەمانەی کەوتم خەریکە ئێوە بەرەو ئەو مەسیرە ئەوە کە ئێوە ئەفەهمن یە اتفاقی کەوت کە لە ئاخێزە کوردەوارە سەر بەخوا کە تا ئیستا لە هیچ کوێیان نەکەوت،
و یەک مەسئلەیە بەرجەستە بووگە کە تا ئیستە لە هیچ کوێیان نەکەوت. ئێمە نەک فاوندامنتاڵ نین، نەک دواکەوتونین، نەک مۆدەرنیتەمان وەکو خۆی نەناسیگە، نەک ئەوەی کە تەوانە تەحەمولیمان نییە، بەڵکو لە هۆنینەوەی تەمامە مەتنەکانە من گەرەکم بوو ئیشارە بکەم بەوەی کە ئێوە بفامن کە ئێمە لە کامە جەهانە خەریکین زندگیەکەین و دەریافت ئێمە لەم جەهانە چییە. من مەسالە بچووک بدەم بۆ ئێوە. ئێمە هەر لە تەعقیبە نگاهێک کە بە مۆدێرنیتە ئەکرێ لە فاوستە گۆتەوە تا فەیبڵ ئاف بیزە ئەدوارد ناوەکەیم لە بیش چوو، ناوە نووسەرەکەی سایەکەم بعدەن دای بنێم، تا نیچە تا فرۆید تا مارکس تا ئەوانەی کە هاتن و ئەم دنیای مۆدێرنیتەیانە نەخدۆ کردو، ئێمە دەستمان بۆ بردووە بەحسمان کرد، نەک بۆ خاتری ئەوەی کە بێژین غەرب ئێمە دەرک ناکە، نەک بۆ خاتری ئەوەی کە شەیدا و خولیای غەرب بین، نەک بۆ خاتری ئەوەی کە دۆڕا و تەماشای غەرب بکەین. بۆ ئەمە من دوو مەجموعەی سینەمایی بۆ ئێوە ناوەوەم. یەکێک فیلمێکە بە ناوە لاست سامورایی، ساڵی 2003 دروست کریا، ئاخرین سامورایی. یەکێکی سریاڵەکە بە ناوە دۆمینیشن یا ئشغاڵکردن. فیلمە ڕاست سامورایی حکایەتە نیتن ئەفسەرێکی سپاهە ئەمریکاس کە ئیمپراتوری ژاپۆن بۆ مۆدێرنکردنی ئەرتەشی خۆی استخدامی یەکاو تا بڕواتە ژاپۆن و ئەم ئەرتەشە ئیمپراتورە ژاپۆنە مسەلحکە. قووەتە ئاغایە نیتن والەوەی کە ئاغایە نیتن لە شەڕە سوورپێسەکانە بووگە، لە شەڕە سوورپێسەکانە ئەمریکا بووگە و ئەیوەنە ئەوێ کە تەکە ساموراییەکانە شەڕ بکات. ئاغای نیتن هیچ دەریافتێکی لە سامورایی نییە، ئەمە ئاغای نیتن دووچارە بحرانەکانە خۆی سینسانە ئەڵکۆڵیەکە، دائیمەن خەریکە خەو ئەوێنێ بە جەنایاتێکە کردگێسی لە قەبایلە سوورپێسۆ، قەبایلە سوورپێسێک کە بە ژن و مناڵیان و ئەمان قەتڵە ئامیان کردگەن و ماغاڕۆتە ژاپۆن و بە ئستخدام ئیمپراتور دەرتێت. لە شەڕە ئەوەڵیاتە کە سامورایەکانە ئەگیرێت، سامورایەکان ئەیوەن و لە لادێکی خۆیان تیمارداری ئەەکەن. کۆتسۆمۆتۆ ڕەهبەرە ساموراییەکان سەرسەپوردەیە ئەمپراتورە ژاپۆنە و لەگرا تۆ تراژەدیە گەورەی مۆدێرنیتە ئەوێنی. مۆدێرنیتە تراژەدیە وەکو فاوستە گۆتە، وەکو قسەی مارکس کە لە کاپیتالایکە هەرچیەک فرە سەخت و دژوار وێت دووکەڵ ئەبێ وەچێ بە ئاسمانگە. ئەمە خەسیسەیە دنیای مۆدێرنە، تراژەدی ئەخولقێنێت. تۆ لەم دنیای مۆدێرنە ئشتەکە ئەم تراژەدیە دائمیە کنار بێت، تۆ دائیمەن تیکەیە لە وجودە خۆت لەدەست ئەدەی تا تیکەیەکی تر بەدەست بێریت. لەگرا ساموراییەکان بە عنوانە ئەشرافزادەگانە شەڕکەرە ژاپۆنی وەکو شۆڤالیەکانە ئەوروپایی لە مقابڵ ئەم دنیای جەدیدە نەیانگەرەکە تەسلیم بوون و نەیانگەرەکە قبوڵیکەن، بەڵام دنیای جەدید هاتگە و ئەمانە ناچارن لەگەڵ ئەم دنیای جەدیدە ڕووبوونەوە. بۆ ئیمپراتور ئەم تراژەدیە قبول کردگە
بەشێک لە وجودی ژاپۆنە و سنەتەکانە ژاپۆنە و کۆڵەکەی ئەسڵی ئەم سنەتە و ئەم دیسیپلینە لە سامورایی وەتێتە دەر. بەشێکی تری دنیایەکی ترە کە خەریکە غار ئەداوە بەرەو پێش و ئەڕوات و لە ئەم فیلمە تەقابڵت شمشێر و تفەنگە. تەقابڵە شمشێر و تفەنگە. ئیمپراتور سامورایەکانیشی خۆشگەرەکە، معلمێنی، بەڵام لە مقابڵە جەزابیەتە دنیای مۆدرن و قدرەتە دنیای مۆدرنیش ناتوانێت مەسئولیەتێکە بە عنوان ئیمپراتور هەسی بەرامبەر بە مردم ژاپۆن فرامۆشیکە. وەمە نیتن ئەمریکایی، نیتن ئەمریکایی وا سەرزەمینە سوور پێسەکانی داگیر کردگە و قەتڵ عامی قەبایل سۆرخپوستی کردگە. تەفاوتێکی فاحشە وێنێ لە نێوانە شەڕکەریە خۆیان و شەڕکەریە دیسیپلیندارە سامورایەکانە و لە ناو سامورایەکانە بە ئارامشەکە. تامەی کە ئیمپراتور بۆبارە آخر ڕوبەڕوو ئەوێتەوە و لە تۆپ و تفەنگ و ئەرتەشە جەدید استفادەکە بەر عەلەیهە سامورایەکان و لە لەشکرە سامورایەکانە نیتن شانوەشانە کۆتسۆمۆتۆ لەگەڵ ئیمپراتوری ژاپۆنا شەڕەکە. کە ئەم فیلم هەرکە گەرێکی بڕات تەماشای بکات تەماشای بکەن. من کۆتا گەرەکمە مەبێژم، دیاردەی تراژدیە مۆدێرنیتە گەرەکمە بێژم. بزانن ئەنچێ تۆ لە ئەدیانە ئیبراهیمیە کە کۆڵەکەی نظامە سوڵتەدا ئەنێت هوبوتە ئینسانە لە بەهەشتۆ کە تێتە ناوت جەهەنەم، تێتە ناوت جەهەنەم ئەم دنیا و فکر ناکەن ئەم دنیا بەهەشت بەرینە، بەڵکو فکرەکەن کە جەهەنەمێکە کەوتنە ناوی. تەمامە ئەوانەی کە جەهانە مۆدێرن تەوزیح دەنەوە بارانێکی بە خوڕیش دای کرد. ئومیدوارم نەقەت کە ئەرتباتمان نە دەنگمان خراوکە. داستانە هوبوتە ئینسانە، داستانە هوبوتە ئینسانێکە کەوا لە ناوت جەهەنەمە و ئێمە لە شۆڕشەکانت جەهەنەما وتمان کوردەوار جەهەنەمترین جەهەنەمە ئەم دنیاسە. ئێمە یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ قبوڵمان کرد کە جەهەنەمیانین، وەکو ئەکسەریەتە ئێوە کە نظامە سوڵتە خەریکە تەزریقتان پێیەکا وانە ناوە بەهەشتا، وانە ناوە مۆڵ شاپینگ سنتەرێکا کە ئینتخاب ئەکەن لە خەریدکردنە. ئێمە فکر ناکەین لەم دنیایەکە قەرارمان گرتگە واینە ناوە بەهەشتا، ئێمە واینە ناوە جەهەنەمە، واینە ئاخرین نقطەی جەهەنەمە. وەلێ لەم جەهەنەمە بەرخەلافت دانتەکەوتی ئومیدی تیانە بە شوێنە کورسوویەک لە ئومی دەگەڕین و بە شوێنە ئەمە ئەگەڕین لە ناو ئەم جەهەنەمە، لە ناو ئەم ترەژیدیە هەر ڕۆژە کە هەر ڕۆژ تیکەیە لە ئێمە ئەکەنێت و هەر ڕۆژ بدعەتێکی تازە تێت، وێرانیەکی تازە تێ و ئێمەیشە لەگەڵ یەکتریات دەرکەوین. ئەمانە قبول کردگە کە لە بەرامبەر ئەم حەقیقەتە ڕووتۆ بووگینەوە. بۆیە نەمان گەرەکە بە شۆرتەکەی دیاکۆوە ناو پامان داپۆشین و نەمان گەرەک بوو. ئێمە لە جێگەیەکە زەعفێکی گەورەمان بوو و نەمانزانی چیمان لێ قومیە و من ئەو زەعفە بەحسەکەم کە ئێمە چیمان بوو و ئەو زەعفە لەکوێ بوو. بۆیە ئەمە اتفاقێک بوو کە لە ناو زندگی ئێمە کەوت. لە سریاڵە دۆمینەیشنە کە جەدیدەن نەتفلیکس هاوڕگەسی و من ناوە کارگەردانەکەیم حفظ نەکردگە، داستانە اعتساباتە 1930 ئەمریکاس دوای ڕەسەشنە گەورە و بحرانە گەورەی اقتصادی ئەمریکا. اعتساباتە کارگەران و کەشاوەرزانە بەر عەلەیهە کۆرپۆریشن و کۆمپانیهای گەورەیەک کە بەدانە وامە بانکی و هێشتنەوەی قیمەتە سابەتە مەحسوڵاتە کەشاوەرزی و مەعدەنی هان بە شوێنە هەڵشکاندنە کارگەران، ساحێوانە مەعدەن، ساحێوانە زەمین بۆ خاتری ئەوەی بتوانن زەمینەکانیان لە دەستیان دەربێرن و بۆ پرۆژەهای سەنعەتی بەکاریان بێرن.
سریاڵەکە ناوی دۆمینیشنە. لەگرا عیدەیەک هەن ئاعتساب شکێنن، یعنی چۆن؟ یعنی بە تەوتە ئەهایە کە ئەیکەن قانونە یاڵەتە متحدەیە ئەمریکا دەور ئەدەن و خۆیان قانونین وە خۆیان شرایطی ئیجاد دەکەن کە پۆلیس کە قانون و دەوڵەتە ئەمریکا بتوانێت ڕەشە کوژی بکات لە مردمەکە. ئەمانەی کە ناویان ئاعتساب شکێنە مستەخدمینە کۆمپانیهای گەورن کە بە شێوەی قانونی لە مەقاماتە باڵایە دەوڵەتە ئەمریکاوە ئیجازەیان گرتگە ئەدەنە سەر ماڵە هەر کەسێک ماڵەکەی نەفرۆشێت لە بنە چەقدەری تێرن خۆی و تەواوی خانەوادەکەی ئەکوژن و قەتڵ و عامیەکەن 1930 ئەمریکا کە لەگرا دانەیەک لەمانە لە پشتە عشقێک و کە بە کەنیشکێک هەسی و خۆی جوزە ئەو خانەوادانە بووگە کە ئاعتساب شکێن بووگە و خەڵکی کوشتەگە لە هەیبەتە کشیشێک کاتێتە دەرەوە تا بتوانێت ئاعتساباتە ئەم مردمە ڕێبخات و ئینقلابی دەسی بۆ ئەوە. تۆ لەگرا شاهدە سوفوف متزەلزلە کەشاوەرزانی، سوفوفێک کە هەر لەحزەوانە شوێنە بەهانە دەربچن، وەکو ئاعترازەکەی بڵوارە نۆرسکیە شارە سەن پەترزبورگە 1878 وا جەمعیەتێک کۆ بووە لەبەرە کلیساگەرەکی بۆ ئاعتراز بکە بۆ ئەوەڵین بار لە شارە سەن پەترزبورگە، بەڵام گشتیان مۆرەدەد بوون کە دەرچن. هەچکە دڵی پێوە نە و نێزانی چۆن دەست پێ بکات تا ئەوەی کە پۆڵخانۆف دەستی کرد بە سوخنڕانی کردن و جەمعیەتەکە وێسیا. تەواوی ئەوانەی کە ئاعتساباتیان کردگە چ لە کارگەر و چ لە کەشاوەرز، ئەوانەی کە ئاعتسابات ئەشکێنن بە تەتمیعکردن بە جگێکردنە کەشاوەرزە شیرەمەنی تەکە کەشاوەرزە گەنم و زەڕاتە بەکڕینە شیر بە قیمەتێکی زیاتر و نەکڕینە زەڕات و گەنم خەریکن سوفوفە کەشاوەرزەکان و جووتیارەکان متەفەڕقەکەن بە کوشتنە سەرانەکانیان بە سووتاندنیان بە تەحریککردنیان قەرارە ئەم ئاعتساباتە بیشکێنن و سوفوفە متەزەلزلە ئینسانهای عادیە جامعە و کەشاوەرزەکان لە تەبدیل بوونە بە هێزە ئینقلابیە ئێرادەیان بشکێنن. تۆ لەگرا وێنیت دانەیەک ئاعتساب شکێن تێت ئەم ئاعتساباتە ڕێبخا و بە تەمامە قودرەت ئەم مردمە سازماندەهی بکا لە گیانی لە وجودی لە ئابڕووی لە پوڵی لە زندگی خۆی مایەدا ئەنێ تام ئینسانە متەزەلزلانەی کە قرارە بوون و قوربانی نەون. پەیام ئەم فیلمە چییە؟ پەیام ئەم سریاڵە چییە؟ ئەمە سوویی تراژدیە نظام سڵتەس مۆدەرنیتەیە کە لە فاوستە گۆتەوە بە قەشەنگی تۆ ئەیوێنیت لە تەخریب و وێرانیەکە کە ئیکات حتا وەختێک کار فاوستەوە و ئەوێ فاوست ئێشێ خۆی لەبین بوات چونکە ئیگەسە ئاخرە تەخریب و ئێشێ خۆی لەبین بوات. ئەمە دەرکە دنیای مۆدەرنە، ئەمە دەرکە مۆدەرنیتەیەکە وا ئێمە شیفتەوە شەیداینی. ئێمە لە سەرزەمینێکا ژیان ناکەین کە شێعە حکوومەت بکات تەکایا حکوومەت بکات مردم معنەویەتیشی بوێت. ئێمە لە سەرزەمینێکا زندگی ئەکەین کە ئینسانەکانی شەیداتەرین و مادیتەرین ئینسانهای سەرڕووی زەمینن ئەمڕۆ. هیچ کەس بەقەدەر ئێمە عاشق مۆبایل نییە، هیچ کەس بەقەدەر ئێمە عاشق ویسکی نییە، هیچ کەس بەقەدەر ئێمە عاشق سەکس و ژانڕە جۆرا و جۆرە سەکسی نییە، هیچ کەس بەقەدەر ئێمە عاشق جەڕاحیە پلاستیک و کۆزمەتیک سەرجری و سیلیکۆن نییە، هیچ کەس بە ئەندازەی ئێمە عاشق مەحسوڵات و ئاخرین مەحسوڵات فەناوەریە دنیای مۆدەرن نییە. لە ماشین و سەیارە و مۆبایل و ئینتەرنەت و شەبەکەهای ئەجتماعی گرتگە هیچ ئومەتێ لەم دنیا بە ئەندازەی ئومەتە ئێمە شیفتەوە شەیداوە مادی نییە لەم زەمینە. پس شعارە معنەویەت بازی و دینبازی شعارێکی باتڵی تڕەهاتە لەم سەرزەمینە ئەدرێت لە فاوندامنتاڵتەرین و بەڕیشە چڵکنە بۆگەنەکەیوە بە سوێڵە تاشیاگە دەربێ کورتەکەیوە
تا ئینسانە عادیەکەی کات و چۆی مزگەوتە کات و لە بازاڕا خەریکە ئەڕوات عاشقترین و خولیادارترین و شەیداترینە مەحسوڵات دنیای مدرن و وڵاتانە غەربی و نظام سڵتەس و ئەم شەیدای و خولیایە نەک خۆی لە چوارچێوەیە ورودێکە بە دنیای مدرن ئەوێنێت بەڵکو لە دوا کەوتگیە لە مدرنیتەیەکە کە لەم سەرزەمینە اتفاق نەکەوتگە بە هیچ شێوەیەکی فقط بە هاتنە مەحسوڵاتە دنیای مدرناتکە دەرکە ئەم مەسئلە نەکردن کە مدرنیتە تراژدیە خوڵقێنێت تۆ ناخاتە ئەم وادە تا بفەهمی ئینسانە غەربیش ئەلا ڕقمە تەمامی هاڕیاگیە خۆی تەمامە ئەم مدرنیتە بێچوون و چرا قبول ناکات قبولی ناکات و ئەمە خۆی نیشانە مدرن بوونە کە تۆ نایەڵیت ئەم ڕەوەندە کە ئەڕواتۆ بەرەوە تۆ تەسلیمە مطلقوی لە بەرامبەریە بۆی تۆ ئەوێنی ئەلا ڕقمە ئەوەی کە لە دنیای ئەمڕوا شعارە بێ سنووری و گلۆبالیزەیشن ئەدەن دەوڵەتە ئیسرائیل دیوارە کێشێت لە بەیت المقدسە دۆناڵد ترامپ سنوور مەگزیک و ئەمریکا دیوار ئەکێشێت تورکیا دیوارە کێشێت تۆ ئەوێنی ئێستا کە ئێستەیە لە جامعەی غەربا لە فڕێک لە وڵاتانە شەڕە ئەوە ئەکرێکن عدەیە گەلەکیانە هەمۆسەکشوالەتی بکەن بە ئیزدواج و بیبەنە کلیساکان عدەیە قبوڵی ناکەن چه ئەوانەی کە گەلەکیانە بیوەن و چه ئەوانەی کە قبوڵی ناکەن خەریکن بەشێ لە وجودە خۆیان لەدەسەدەن و ئەزانن کە ئازاریان گرێت بەڵام لەم سەرزەمینە ئێمە بێ مقاومەت هەرچی شتە قبوڵەکرێ و ئەمە نامۆدێڕن بوونە و ئەمە ئەوەسە کە تۆ ئەسەن خاڵیت نەوگە لە دنیایە ئەمڕۆژ و لە مۆدێرنیتەیەکە کە هیچ وەک لە سەرزەمینە تۆ اتفاق نەکەوت هیچ وەک اتفاق نەکەوت و هیچ وەک اتفاق ناکەوێ پس ئێمە لە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ قبوڵمان نەکرد واینە ناوە بەهەشتە بەرینە قبوڵمان نەکرد کە ئێمە فرەتەوانمەندین و پوڵە نەوتوا لە گیرفانمانە و یە زەخیرێ قەشەنگێ لە تاریخوا لە گیرفانمانە و مراجعە ئەکەین بە شاپینگ سنتەر مۆڵەکانە دنیا تیا خەری دەکەین و انتخابیش ئەکەین نە تۆ حیج انتخابێ ناکەی و من ئەمە تەوزیحدا سەلیقەیە تۆ بۆ شرکەتە فلیپس ئەسڵەن مەدە نەزەر نییە شرکەتە فلیپس محصولە تۆلی دەکات خیاڵێک لە دوای ئەو محصولە کاتە ناو زەهنەتۆ و تۆ لە تەبە ئەو خیاڵە ئەچیتە و کالاتە یەکەی تۆ مەسرف کنەندەیش نییەی تۆ سرفەن ئەبزارە بەقای ئەوی ئەو سەلیقەی خۆی ئەدا بە تۆ تۆ انتخابێکە نییە بیکەی بۆیە تۆ حتا لە بەرامبەر هجوومە مەحسوڵاتە دنیای مۆدەرنا چه مەحسوڵاتە فەرهەنگی و چه مەحسوڵاتە اقتصادیەکەی انتخابێک ناکەی هەڵێک ناوژێریت تۆ شەیدای مطلقی لەگرا کێ شەیدای مطلقە ئەو کەسەی کە مۆدێرن نییە ئەو کەسەی کە لە خۆی و لە هۆڤیەتی دوورۆ کریاگەسۆ هۆڤیەتێکی نییە ئەو کەسەی کە سەرفەن کریاگە بە کۆیلە و نەیگەرەکە ئەم کۆیلەیەتیە و حەز ناکە ئەم کۆیلەیەتیە بۆیە فکرەکە بە مەسرفکردنە مەحسوڵاتە مۆدێرن شکڵە ئەرباب ئەوێت وەکو ئەربابی پێدێت
ئەوێتۆ ئەرباب وەلەم تەلاشە دائیمەن هاوارەکە ئەرێ بۆ کەس ئێمە ناوێنێت. ئێمە لە سەرزەمینمانە تەجاوزمان قبول کردگە، ئێمە لە سەرزەمینمانە مداڵ ئەدەین بەوەی تەجاوزی پێکریاگە، ئێمە لە سەرزەمینمانە دیاردەهایەک لە دنیای غەربە ئیمڕۆ بە شەری غەربی خەریکە تەکیامشت و مڕاکایمە قبولمان کردگە. ئێمە بێ ئەوەی گەیە هاتوێتە ناوە خیابان قبولمان کردگە کە جامعەیە ئێمە ئێشە احترام دابنێ بەگەی بەهم و سوکشواڵ. بێ ئەوەی حیچ مشت و مڕێکی اجتماعیمان کردوێت. ئێمە قبولمان کردگە کە سەروەرانە دنیای ئەمڕۆ نظامە سوڵتەیە جیهانیە، سیستەمە دنیای غەربە، چون ئێمە حیچ بدعەتێک و ابتکارێک و خەلاقیەتێکمان نییە کە خەسیسەی دنیای مۆدێرنە. ئێمە حیچ دەرک و دەریافتێکمان لە سنەتەکانە خۆشمان نییە تا حتا وەکو ساموراییە مقابڵە بکەین، بەڵکو لە ژێرە ناوە سنەتە، لە ژێرە ناوە سنەتە بە هەبوونە ئەبزارە سیاسی و مؤسساتە انتزاعی، چ لە بوروکراسیوە، چ لە بازاڕۆ و چ لە دەوڵەتۆ کە حیچ کۆنتڕۆڵێک لەلایەنە مردم و ناتوانێ بەسەریانەوە بێت. ئێمە نەک سنەتێک ئەحیا ناکەینەوە، نەک سنەتێک ناناسین، بەڵکو ئەو شتە تەقەلوبیانەی کە تەحتە ناوە سنەتیش پەیمانی داگە ئەمان هاڕێت. تۆ تەشەیع و سنەتە ئیسلامیت لە چوارچێوەی دەوڵەتیە پێت ئەدەن، لە چوارچێوەی نەهادە ئینتزاعیە پێت ئەدەن. تۆ تاریخە 2500 ساڵە و 3000 ساڵەت لە ڕواڵەتە خەلیفەیە مستەبدە ئیسلامیە کە یەک نەفەر ئازادەوە ما بەقیە ڕەعیەتن پێت نیشانەدات. تا بۆ تۆ دەرکەوێت تۆ لە توولە تاریخە ڕەعیەت بووگی، تۆ لە توولە تاریخە بەردە بووگی و تۆ ئالەگرا پەیت بە یەک چت نەوردگە. ڕجعەتە ئێمە بە گوزەشتە لە خوێندنەوەی ئەمەسە کە ئێمە چیمان بوو کە مەوردە تەنەفر دیگەران بوو و خەتەرناک بوو لەم واقعیەتە مۆدەرنیتەیە کە تو دائیمەن لەگەڵە تراژدیا ڕوبەڕووی. ئێمە حیچ وەخت ناتین بە دنیای غەرب بێژین ئەنگ و بەرچەسپ ئەخلاقی لێبین پێژین ئەمانە جنایەتکارن و ئینسان کوژن و شتە خراوێکە و شتە گەنێکە و یانێ بەر بە پێشڕەفت بگرین. لازمەیە ئەم پێشڕەفتە وێرانکردنە، لازمەیە ئەم مۆدێرنیتە دروستکردنە کەسافەت و لابردنە جەهان و سوڵتە بەر تەبیعەت و هاڕین و کۆنتڕۆڵکردن و ئەمەسە مۆدێرن بوون. یعنی ئەمە یعنی هەرچیە سەخت و ئوستوارێشی دووکەڵێکی بڕوا بە ئاسمانگا و لەگرات و دائیمەن بەشێک لە وجود خۆت دەدەسەدەی. دائیمەن بەشێک لە وجود خۆت دەدەست ئەدەی. بۆیە ئێمە وەختێک چوین و مراجعەمان کرد لە نووسینەکانە منتەقدینە دنیای غەربە بە زهورە مۆدێرنیتەیەکا کە لەم جەهانە بوو و مشتومڕێک کە تەکیان ناکریا، چ لە خوا مردگەکەی نیچەوە، چ لە اتفاقاتێک کە لە ناو دنیای غەربە کەوتا بە تئۆریزەکردنە فەلسەفەیە چەپ و دروستکردنە تەبەقەیە کارگەر تا لە ئەدەبیاتە ڕووسیە قەرنە 19هەمە. کاکە جان تۆ وەختی ڕۆی تەعقیبە ئەمانەکەی گەرەکتە بە شتێ بگەی ئێمە لە کوێی ئەم دنیای ئەم ڕۆژیە هەین، ئەم مەکانە کە واینە ناویا سەرزەمینە کوردەوارە چییە؟ لە چ جێگەیەکا بێسیاگی؟ تۆ ئەگەر ئەوێنیت لە ناوە ڕووسیەیەکا کە تەحتە ناوە کردنەوەی پەنجەرەیەک بەڕووی ئوروپای غەربی و جەهانە مۆدەرن تەوەسۆتە پەترە کەبیر شارە سەن پەتێرزبورگ دروست ئەوێت کە داسایۆفسکی ئێژێت هیچ شارێک ئەوە نە وەهمەنگیز و دقیق و حساب شدە دروست نەکریاگە کە سەن پەتێرزبورگ دروست بووگە کە نەمادە مۆدەرنیتەیە نەک ڕووسیەس بەڵکو نەمادە قودرەتە مۆدەرنیتەی جەهانیە لە قەرنە حەڤدا
تۆ ئەو جار ئەگەی بە داستانێک کە ئەم رووسیە مۆدرنیتەیەکی ڕووکەشەکرێت مۆدرنیتەیەکی ڕووکەشەکرێ بۆ خاترەوەی تزار ئامادە نییە قبول بکات کە ساختارە مۆدرنیتەیە کە تێت بنیانە جامعەکەی ژێر و ڕووەکە لەذا ئەلەکساندر کە تێت لەگرا ئیسلاحاتە اقتصادی تێرێت و بەنەوعێک سەرڤنتەکان و ڕعیەتەکان ئازادەکات گشتی ڕووکەشە چون ئەو ئامادە نییە تەحوڵاتە عەزیمە ئیجتماعی لە پشتی ئەو بێتە دەرەوە تەبەقەیە جەدیدە ئیجتماعی دروست بکرێ تەبەقەیە شاری دروست بکرێ شارۆمەند دروست بکرێ کە بتوانێت لەگرا سیمڕە دەسەڵاتە ئەو بکات و تزار نیکۆلای ئەوڵ بە تۆرە مطلق بەری پێگرێت بۆیە دوو حوزە ئەمێنێتەوە بۆ ئینسانە قەرنە 19 رووسیە شارە سەن پەتەرزبورگ ئەسڵەن دوو قوتبیەوە کات و جامعی رووسیە لە یەک وەرە شارە سەن پەتەرزبورگە لە لێک وەرە و مابەقیە رووسیە لە یەک وەرە تۆ 10% رووسیێت هەست کە سەوادی هەست و تەبەقەی ئەشرافیە و تەبەقەی سەواددارەوە کارمەندانە دەوڵەتە 90% بێسەوادت هەست ئەمە ئەو گزارشە سەواد لە رووسیە ئەیکەن بۆیە ئینقلابە دەسەمبر 1925 ئینقلابێکە کە ئەفسەرانە پایە ڕوتبەیە ئەشرافزادەی رووسیە خۆیان ئەیکەن ئینقلابێکە کە توای ئەوەی کە کەترینە کەبیر وتزار ئەلەکساندەر لە سەرکوب ئینقلابات دوای ئینقلاب فەڕەنسەوە نەقش و ڕۆڵ ئەگێڕن و نەقش ژاندارمیزم لە ئینقلابە ئوروپا ئەگێڕن ئەفسەرانە ئەمانە کە ئەڕۆنە پاریس بۆ سەرکوبە مەردم خولیای ئینقلابە فەڕەنسە ئەون تەبەقەیە ئەشراف رووسیە خولیای ئینقلابە فەڕەنسە ئەوێ خۆی بۆ سەرکوبی چووگە خۆی عاشقی ئەوێت و خۆی تێتۆ لە متاڵەباتێکی مبهەمە لە دەسەمبر 1825 لە مقابلە تاجگوزاریە نیکۆلایە ئەووەڵا مقاومەتەکە و ئەو یەکشەمبەیە خوێنینە دروزەکە کە دروزیەکە دوای ئەمە ڕەوەندێک لە خزیان ژێرزەمینەکان و قوشبنەکانە ماڵەکانە لە ناوە رووسیە دەست پێەکە کە سەمەرەکەی ئەوێتۆ تۆرگینۆف و سەمەرەکەی وێت و داسایۆفسکی و تۆڵستۆی و پۆشکین و ئەدەبیاتە قەرنە 19 رووسیە وا بەحسیەکەن و تەنیا جێگەیە کە ئەمێنێتەوە یا کونج عوزڵەتە ماڵەکانە چون ئیتر قاوەخانەکانە شارە پەتەرزبورگ جێگەی تەفەکراتە فەلسەفی جێگەی فعالیەتە سیاسی نییە خیابانەکانە پەتەرزبورگ بەڵکو بلوار نۆرسکی جێگەی تەزاهوراتە فەردیە یەک نەفەرەیە ئینسان رووسی شارە سەن پەتەرزبورگە بۆ نواندنە خۆی بلوار نۆرسکی کە لە مۆدرنیتەیەکی ڕووکەشی تەزاری و بە قودرەتە حکوومەتی و هاتگە کە پڕ لە دوکانە مەحسوڵاتە پاریسی و لەندەنی و ئەڵمانی و بووگە بە سوپەرمارکەتێک و شاپینگ سنتەر ماڵێکی مردمی دواکەوتگە رووسیە تەنیا مەکانێکە کە تێیا سنوور نییە و جەهەنوەتەنیە و تۆ لە بلوار نۆرسکیا وەختی حرەکەت ئەەکەی تەکە تەمامە ئوروپا ڕوبەڕوەویتۆ تەکە پاریسا ڕوبەڕوەویتۆ تەکە لەندەنا ڕوبەڕوەویتۆ تامە قاوەیە پاریسی ئەەکەی تامە بۆی ئوتکۆلۆنە پاریسی لە لاملە کەنیشکە لە لاملە زەردە کەنیشکە زەریفێکی رووسیای بلوارە نۆرسکی ئەشرافزاکەی لە فەقیرترین قەشر رووسیە لە کارمەند دوونپایەی حکوومەتی کە نیچە بەناوە قەبایلە بیابانگەرد ناویان ئەوات کارمەندانە دەوڵەتیە نظامە جەدید قەبایلە بیابانگەردە دەورەگەردن ناویان ئەوات تا ڕووناک بیرێکی داپلۆسیاگی فەقیری برسی کە ئەتوانێت لە بلوارە نۆرسکیا خۆ بنوێنێت کەنیشکە زەریفە ئەشرافیەکان بوێنێت لە قاوەخانەیەکە دانیشێت کە ئەوانیش دانیشتگن و ئەوانە بەحسە فاخرە خۆیان ئەکەن و ئەم بەحسە خۆی ئەکات خروجیەکەی ئەوێت بە مۆدرنیتەیەکی خیاڵی
لە ناوە داستانەکانە داسایۆفسکیە شعرەکانە تۆڵستۆیە و حقارەتێک کە بۆ ئینسان ڕووسی بەجێ ئەمێنێت ئینسان ڕووسیە کە داسایۆفسکی لە ئێرادانە ئەوەی کە وەختێ لەسەرش پێڵەکەی شارە کۆڵنە ئەڵمانە ڕەت ئەوێت کە نەمادە قدرتە مۆدەرنە مردمە ئەڵمانە ئەحساسە حقارەتی دایەگرێت و وەختێ مەئمورە ئەڵمانیەکە داوای پولی لێکام لە زەهنە خۆیە فکرەکە ئەڵمانیەکە خەریکە تەحقیریەکە خەریکە پێژێ کاورای مەفلوکە ڕووس تماشای عەزەمەتە پێڵەکەی ئێمە بکە داسایۆفسکی لە خیاڵە خۆیەوە فکرەکاتەوە کابرا پێی ناێژێت ئەو وا فکرەکاتەوە وەختە داوای پولی لێکات چون حقارەتەکە دەرونی بووگەسۆ چون ئەم مۆدرنیتە لە سەن پەتەرزبورگا مۆدرنیتەیەکی واقعینیە و بە زۆرە تزار هاتکەوە تزار بەری پێگرتگە و ئەمان لە مەواجه بووناتەکە اتفاقاتێکا کە لە شارەکانە پاریس و لەندەن و کۆڵنا و بەرلینا کەوتگە ئەحساسە کەمبوو دەکەن لە وەجودە خۆیانە لەسەر پێڵەکە لە خیاڵە خۆیە فکرەکە کاورای ئەڵمانی پێژێ کاورای ڕووسە مەفلوکە خارجی قوارە بچووکە بۆگەن سیرکە ئەمەسە قدرەتە عەزەمەتە ئەڵمانی وا تۆ لە پێڵەکەیە خەریکی ئەیوێنی پێڵەکە تەواوە سەرزەمینە ئێوە تێرێت کە داسایۆفسکی لە خیاڵە خۆیان جواویەدات و لە حقارەت خۆیە کە گەرەکی هاوار بکە بێژێ ئێمە سەماوەرمان اختراع کردگە هەرچی ئەگەڕێ هۆڤیەتێک دەستاوەردێک لە هۆڤیەت و شوناسە ڕووسی بدۆزێتەوە نایدۆزێتەوە کاری کێشاگە بەوەی کە بێژێ ئێمە سەماوەرمان دروست کردگە ئێمە ڕۆزنامە و مەجەللەیشمان هەست ئێمە ئەفسەرانمان هەست وەکو تەمامی ئەو ئەحساسی حقارەتەی لە پەسە پەردەیە مۆدرنیتەیەکی تەقەلوبیە کریاگەسە ناو زەهنە ئێوە کە تۆی سلێمانەی و هەولێری وەختێ لە بەرامبەری لوبنانیەک و بەغاییەکە قەرارەگری گەرەکتە بێژی ئەمیر الشوعەرایشمان هەست عەبدولباسیدیشمان هەست فەیرۆزیشمان هەست کە کورد بووگەوە بە تۆ و بۆ تۆ بە عەرەبی خوێندگێسی ئەسڵەن کابرایە تارانی دەمی نەکرد گەسۆ دانەیە کرماشانی دانەیە سنەیی دانەیە موکریانی و مەهابادی گەرەکی بێژێ ئێمە کوڕ دیاکۆیشین ئەوەڵین حکوومەتە ئێرانی ئێمە دروستمان کردگە بۆچی وا حەقیر ئەنواری پێمانە کابرا حەچی نەوتکە ئەم دەروونە هاڕیاگە پڕ لە تەنەفر و واکونشیە کە دروستی کردگە لە خۆیە لە دوایە چی لە دوایە ئەو مۆدرنیتەیە فەیکە کە لە قاڵەبە کۆرپۆرەیشناتێتە سەر زەمینە ئێمە نەغنە قاڵەبە شارە سەن پەتەرزبورگە بۆیە تۆ ئەمێنی حتا لە سەر زەمینە ئێمە خیاڵ نییە تۆ نە پۆشکینت هەست نە داسایۆفسکیت هەست نە تۆرگینۆفت هەست هیچ کام لەمانتە نییە تۆ لەم سەر زەمینە چون حتا بە سوورەتە نەمادەکانە مۆدرنیتە زوهوری نەکردگە یەکچێت هاتکە کۆرپۆرەیشن هاتکە کۆرپۆرەیشنی هاتکە بە تەمامە مشتەقاتیوە کە ئینسانێ لە تۆ دروستکە ئەویش ئەوەسە ئەو زەعفەی واومتم ئێمە نەمانزانی ئەمەسە کوردیەت ئەشراف زادگیە جەهانی بوو تۆ حج مترێکت نەبوو حج کەسێک نەو لەم دنیا بە تۆ دیکتە بکاتەوە نە ئیسلام نە مەسیحیەت نە یەهودیەت نە بوودایی نە هیچ فەلسەفەیە کە بێت لە مقابڵیا بە تۆ بێژێت تۆ گەنی بۆگەنی خراوی و تۆ جەهانت ئەو جۆرادی کە خۆتت دی عشق ئەو جۆرە بوو کە تۆ تعبیرە لێیە کرد ژیان ئەو جۆرە بوو کە تۆ تعبیرە لێیە کرد فەرهەنگ ئەو جۆرە بوو کە تۆ تعبیرە لێیە کرد و ئەمە عین ئەشراف زاگی بوو ئەنچە کە پێژن ئەشرافیەت نۆبڵەتی تۆ ئومەتە کوردی وا بوویت تۆ ئوسولە خۆتت بوو دسیپلینە خۆتت بوو ئەدوت جانم شکڕیە وەلێ دەستگاهە کلیسا و کنیساکە هاتە سەرزەمینی تۆ وتی وانەوگە تۆ ئینسانێکی ماگیتە جێ لە ئێمە تۆ ئەقەمماندە بووگی تۆ لە ڕەوەندێکی تاریخێکی ئاواکە بووکتە مشتێ سوڵتانە بووگە کە هەر ئەو ئازاد بووگەوە ما بەقیە کۆیلە بووگەن وانە تۆ خروجیەکەت ئەمە بووگە کە وا فکر کردگە سۆ سنەتەکانت سنەتە ئەدیانە ئیبراهیمین کە لە دڵە ئیسلامە متەبەلور بووگە تۆ ڕعیەتە خەلیفەی ئیسلامی بووگی خەلیفەیە دارولخلافەیە ئەستانبوڵ و دارولخلافەیە تاران بووگی و پێشووتر لە ئەوە دارولخلافەیە دەمشق و دارولخلافەیە بەغا بووگی
تۆ هەر بەردە بووگی تۆ هەر ڕعیەت بووگی تۆ هەر هاڕیاک بووگی و ئیستا بڕۆ بە شوێنە ئەوەی کە تۆ بوو بەردە و هاڕیاک بووگی کە تا ئێمە بڕۆین بە شوێنەوە بگەڕێن بۆ ئێمە بەردە بووگین بڕۆین بێژین وەڵا ئیسلام کردمانیە بەردە وەڵا ئیسلام تەحقیرمانی کرد ئێمە یە عەزەمەتێکی تریشمان بوو قەبلەن لە شێرزایی زەردەشت و پادشاهانە گەورەمانە کە هەر ئەوان ئازاد بوون و ما بەقێ دووبارە ئێمە بەردە بووین لذا تۆ لەم دەورە تەسەلسولە باتەڵە لە تەیە 300 ساڵە ڕابردووە ئەفەهمی تۆ ئەکریتە بەردە بە تەمامە وجود تۆ ئەکریتە بەردە ئەجێ بە هەرجاو بنگەڕم ئەنجا تەبینم ئەمە بابا تاهرێژێتی بە سەحرا بنگەڕم سەحرا تەبینم بە دەریا بنگەڕم دەریا تەبینم وایان پێت کرد تۆ وەختێ ئوسوولێکە لە وجود تا قبول کردگە بە هەر کوێ ئەنواری ئەو ئەوێنی تۆ وەختێک کە نیشکێکە خۆشگەرەکەوا لە وجود تا بەدار ئەوێنی ئەو ئەوێنی بە زەمین ئەنواری ئەو ئەوێنی بە ئاسمان ئەنواری ئەو ئەوێنی باران تێت ئەو ئەوێنی گۆرانی تێت ئەو ئەوێنی وەختی کۆیلەیی کریا وجودە ئێمە بە هەر کوێ نواریمان کۆیلەیی ئەوێنین بە تاریخ ئەنوارین کۆیلەیی ئەوێنین بە جەهان ئەنوارین کۆیلەیی ئەوێنین بە اقتصاد ئەنوارین کۆیلەیی ئەنوێنین بە جوانی ئەنوارین کۆیلەیی ئەنوێنین بە عشق ئەنوارین کۆیلەیی ئەنوێنین بە شەڕ ئەنوارین کۆیلەیی ئەوێنین شکست ئەوێنین دۆڕیان ئەوێنین ئەمە اتفاقەسە لە وجودێ ما کەفتگە بۆ یاخێزە کوردەوارە سەربەخۆ ئاسڵەن واکو نشی نەبوو نەیوتگەرەکمانە دموکراسی بگرین وەکو ئەمریکامان پێبێت نەیوتگەرەکەمانە پڕۆرایزمان بێ وەکو جەمامەعی غەربیمان پێبێت نا وتی جەهانە و جۆرە تعریفەکەینەوە کە هەست نەیوت ئێمەگەرەکمانە دەوڵەت دروستکەن وەکو دەوڵەتە تورکیە وای نەوت نەوت خەڵکی نەتخوا بێنە کومەکمان با دەوڵەتێ دابنین بێنە خیابان و اعترازاتکەن نا وتی ئێمە دەوڵەتمەندانیاکە و ئێمە لەگەڵ جەهان ئێمڕوا دەرەکەوین و ئێمە لە بەرامبەرە ئەم حەجمە کاتکە بمان کایتە کۆیلە ئەوێسین چون کوردیەت یعنی ئینسانە سوڵتە قبول نەکرد ئێمە نەهاتین بیرۆخین نین تا دای بنین ئێمە هاتین لە بنیاد و دامانیە لەسەر ئەساس و تەفەکرم کوردیەتە دامانیە واکونشمان بە کەس نیشان نەدا واکونشی نەبووین ڕەتفعلی نەبووین ڕیاکشنی نەبووین دشکردەوە نەبووین لە مقابڵە کردەوەی عەزەمەت تەڵەبیە ئەوانە ئێمە بکشێنە دواوە بێژین عەزەمەت تەڵەبی خراپە ئەها ئەمە چ کوڕە خاسەین عەزەمەت تەڵەبیمان نەگەرەکە ئەها ئەوە بوو بە مافە مرۆڤ ناڵن ئێمەی ژیان کەین ئێمەش ئینسانین حقوقمان هەست وتمان ئێمە ئینسانین و شوێندەسە خۆمان بەسەر ئەم جەهانە دائەنین و ئێمە ئینسانە کوردین و ئێمە تەلاشە خۆمان ئەکەین کە تەبەلور پەیا بکە ئەم وجودە کوردیمانە لە نەهاتهای ئینزمامیە کە لەم سەرزەمینە دایئەنین و ئێمە خۆمان دەست پێکەرە دانێرە دەوڵەتە خۆمانین عەزەمەتە خۆمانین اتحادە خۆمانین هێزە خۆمانین تا بتوانین ئەم جەهانە متەحەول کەین تا بتوانین ئێمەش مۆدێرن بین و مۆدێرنێتە ئەمەسە کە تۆ بتوانی بدعەت بێری نەو ئاوەری بێری خەلاقیەت بێری ئەمە پێژن مۆدەرنیتە نە تەسلیمیەتە مطلق نە ناباڵغی نە لە شەیدایی و خولیایە نە لە ئەخلاقە کۆیلەیەتی بۆیە ئێمە وەختی وتمان ئەمانە زوهوریان لە سەرزەمینە ئێمە نە سەن پەتەرزبورگ بوو نە گۆڕینە نەهاتهای ئیجتماعی بوو کە لە ناوت دڵیا لە تەقابڵ لە مقابڵە وێسیانە ئەم سەی لە مۆدەرنیتە تۆ بتوانی مارکسیزم بێریتە دەرەوە تۆ بتوانی کۆمۆنیزم بێریتە دەرەوە تۆ بتوانی ئانارشیزم بێریتە دەرەوە نە ئەو ڕەوەندە بوو نە ڕەوەندە شارە سەن پەتەرزبورگ بوو کە داسایۆفسکی لێ بێتە دەرەوە تۆرگینۆفی لێ بێتە دەرەوە چەخۆفی لێ بێتە دەرەوە ناباکۆفی لێ بێتە دەرەوە تۆڵستۆی لێ بێتە دەرەوە وا نەبوو لە سەرزەمینە ئێمە هیچ کەسێک نەهات ئێرادەیەک بێرێ کە مۆدەرنیتە بەڕووی ئێمە بکاتەوە لە سەرزەمینە ئێمە هاتن کە ئەو ئەخلاقە مۆدەرنە کە ئێمە بوومان و بەری پێ بگرن لذا مەشایە دووگانەیەک لە ئەشرافیان دروست کردایە کە ئێمە بواینە کۆیلە لە بەرامبەریە
دەناتا ئەو سەردەمە جەهەن ئەو جۆرە بوو وایە ئێمە تعریفمان نەکرد. هۆڤیەت ئەوە بوو وا ئێمە هەمان بوو. ئەمە بەو معنaa نیە ئێمە لەوێ گیرمان بکردایە، ئەمانە مەجالیان نەدا ئێمە خۆمانیش بناسین، مەجالیان نەدا ئەوەی کە بە ناوی سنەت و نەریتە لە دەروونە خۆمانە بیناسین، بەڵکو تفی تێ بکەین، قێزی تێ بکەین. مەجالیان نەدا چوار خوشبنی تر بوێنین، هەڵبژێرین، ئەمە خاسە بیهێڵینەوە، ئەوە خراوە لای وەین، ئەمە خاسە بە کەڵکمان تێت لەسەر کۆڵەکەی ئەمە شتێکی تر دابنین، ئەوە بە کەڵک نایەوە فڕی دەین و بە ئازار و فڕی دەین، وەکو ساموراییەکان وا مقاومەتیان کرد. نانێژدەم اتفاق لە سەرزەمینە مە بکەوێ. لە ژێرە ناوە کوردبازیە حیزبیان بۆ دروست کرد، وا لە پەڕۆی بۆگەن و جامانەی بۆگەن و زوانێکی قەتیسی سەقەتە گەلەکیان و تۆ گیر بن. تۆ ئەویشتە نابود کرد، تۆ ئیجازەت نەدا ئێمە لە ژێرە تەقەدسێکە بە زوانە موکریانیدا ئیجازەت نەدا ئەسەن فکرکەینەوە بزانین زوانە ئێمە توانایی ڕوبەڕووبوونەوە تەکە دنیای ئەمڕۆژی هەزیان نێسی، زاتمان نییە باسی بکەین. ئەوە پێشن تەوتەئە کە تۆ کردکتە تا کۆیلە دروستکەی، تەوتەئە تۆ کردکتە کە ئیجازە نادەی ئێمە تواناییەکانە خۆمان بناسین، ئیجازە نادەی ئێمە نگاهە نەقادانەمان بە خۆمان بوێت، و تۆ هدایەت کریاگی کە ئەم کارە بکەی، چون قرار نییە اتفاق مدرن لە سەرزەمینە ئێمە بکەوێ. بۆیە تۆ حەج وەک لە سەرزەمینە ئێمە بولوار نۆرسکیشت نەبوو، نەدبوو کە خەڵکەکە لە ژێرە نەبوو لە فەزای سیاسیە، لە ژێرە نەبوو لە فەزای ئاعتراض و وجودە سیاسی لە ناوە خیابانە، لە ناوە جامعە، بتوانێ حد ئەقل بلوارە نۆرسکیەکی بێت کە تێ عاشق بوێت. نەیبوو. ئێمە مانانێک کە توانیمان ئەم جەهشە بکەین ئەوە بوو لەبەرەوەی خیابانەکانە لەندەنماندی، پاریسماندی، توانیمان بڕۆینە ئاکسفۆرد ستریت، تازە بفەهمین لە ناوە ئاکسفۆرد ستریتە حەج مەجالێ بۆ دەرخستنە سیاسی مەوجود نییە. لە ئاکسفۆرد ستریتە حەج کەس تۆ ناناسی، تۆ زەمانێک وجود پەیاکەی کە بتوانی لە ناوە ڕەقاسخانەیەکی ئەمریکای لاتینە، نە لەندەنیە نە ئینگلیسیە، بتوانی لە ڕێگەی ڕەقسە ساڵساوە بە ڕەقاسیوە دەسی کەنیشتێک بگری، کە مەوجودیەتێکی ڕەقاسانە بگریت، یا لە کەفە خیابانەکانە لەندەنۆ لە ڕێگەی معامەڵاتۆ تا حدێ تێکەڵاوی ئەم جامعە بوویت. وەناسم مەجالێک لەم دنیای مۆدەرنە بۆ تۆ نەماگەسۆ تۆ بوێنن و تۆ ئیمکانە بوێت خۆت دەرخەی. تۆ نەک قەتیسماجیە خیابانەکانە بولوارە نۆرسکی و شارە سەن پترزبورگ لە حازە سیاسیۆ ئەتوانێ عاشقی و خولیایەک بێنێ بۆ تۆ لە تەساویرە جەهەنوەتەنیە بولوارە نۆرسکیە محصولات دنیای غەرب و توجارە پاریسی و لەندەنیە، بەڵکو تۆ وەختێک لە بۆگەنیە کۆرپۆرێشنەکانە منتەقەوە کە تۆ هیچ نەهادێکی اقتصادی کە تەولید کنەندەی محصولاتە مۆدەرن بێ نەتبوو، هیچ بنیادێکە نەبوو، ئەنچێ کە پێی ئێژن شار نەتبوو، تا تێ هیچ تەزاهوراتێک بکەی، تەزاورات اجتماعی، تەزاورات شخصی، تیا عاشق بوویت، تیا اعتراضکەی، حەج نەبوو. بۆ یاسن تۆم دیاردەی مۆدەرنیتە تیا اتفاق نەکەوت، نە بە سوورەتە خیاڵیش، نە بۆی تۆ هیچ وەک نەوەکو ئەمریکای لاتین نەوەکو رووسیا دەبیاتە نەبوو، تۆ نە مارکزە دادەر نە تۆڵستۆی دادەر، هیچ وەک نەدادەر. تازە ئێمە مانانێک کە هاتینە دەرۆ بۆ ئەوەڵین بار لەگەڵ ئەم مۆدەرنیتەوە جیهانی بوونە لە ئاکسفۆرد ستریتە لەندەنا ڕوبەڕوو بووین، لە هاڤانە بار کوباییە بە ڕەقسە ساڵسا متەبەلور بووین،
کە تۆ گەرەکتە لەم دنیا بوویت ئێشێ بڕەقسی تا لەم شەپۆلی ساڵسا هەرزگایە دەسێ بێت و دەسێکی تر بگۆڕێت و دەسێکی تر بێت و دەسێکی تر بگۆڕێ و تۆ ئەفەهمی مۆدرنیتەیە غەربی یعنی چی؟ یعنی هیچ استقراری نییە، یعنی هیچ قەتعیەتی نییە، یعنی هیچێک مەشروعیەتی نییە. بەزاخێزە کوردەوارە سەربەخۆ نەڕەجعەتە بۆ گوزەشتەس بۆ خاتری ئەوەی لە سونەتەکانە گوزەشتەیە زندگی بکە، بەڵکو لە ناسینە خۆی لە جیهان و جەهەنەمە دنیای ئەمڕۆژ و ڕوت و قوت بوونێتی. ڕوت و قوت وێسیاگین لە بەرامبەرە ڕەوەندێکی عەزەمەت تەڵەبانە کە ئەگەر بە عەزەمەت و لە بەرامبەریان نەوێسیت ئەتهاڕێت و ئەدوات و ئەتشوات و تۆ کۆیلەیەکی ناباڵغی خولیاداری شەیداهی لەم شەیداییە بێدەسەڵاتیەت نەک بەهەشتی بەرین نییە، بەڵکو فی سەقەرەی جەهەنەمەوە تۆ ئێشێ ئەم جەهەنەمە بە ڕەسمیەت بناسی تا درۆی تیا نەکەی، تا مخەدر لە خۆت نەدەی، تا بتوانی ئیستەک دەرکەی و ئایەندە دروستکەی. ئێستا ئێمە ڕوت و قوت کراوەکانە ئەم جەهانینە وا لە جەهەنەمتەرین نوقتەی جەهەنەمە ئەم جەهانە وێسیاگین. و چۆن دانتەوتی ئەگرا ئومێدی تیانە ئێمە بەرعەکسنە لە ئاوە فەرامۆشی ئەخۆین، نەفکرەکەین کە ئومید لەم جەهەنەمە پەیا ناوێت. نەک ئەوەی کە ڕەت فعل بدەینۆ، نەک ئەوەی کە بێژین بەشەر غەربی فرە خاسە ئێمە گەرەکمانە وەکو بەشەری غەربی وین. ئێمە ئەم دنیا دائەڕێژین ئەو جۆرەی کە فکرەکەین ئیشێ دای بڕێژین. هەروە کە بەشەرە غەربی لە تراژدیە مۆدەرنیتا کە خۆی بە تەسویری ئەکێشێت کە لە گۆڕینی خوی سوورپێسەکانی ئەمریکا و لە نابودیە ساموراییەکانە دەستی بوو و ئەمە تراژدیەوە تۆ ئیشی قبولی بکەی کە دنیای مۆدەرن هەرکی سەخت و ستوارە دیکا بە دوو کەڵۆڕات ئاسمان ئەوی شێشی قبولی بکات لە تەقابڵەتە کە ئێمە یا ئێمە ئەو نابوو دەکەین یا ئەو ئێمە نابوو دەکا و ئێمە ناوێسین بە دیارە ئەو و ناهێڵین مناڵەکانمان بەردەزادە بێنە دنیا، چون ئێمە هیچ وەخت بەردە نەبووین و ڕەت فعلمان نەبوو، بۆیە بە حب و بۆغز و نەمان واری بۆ غەرب. هیچ وەخت نە عاشقی بووین نە لێ متنەفەر بووین، ئەو کارە خۆی ئەکا ئێمە کارە خۆمانەکەین و ناڕۆینە دەورانە پارینە سەنگی و لێ هەڵە بژێرین. ئەمە هەڵەگرین ئەوە هەڵ ناگرین، ئەمە وە دەردمان نەخوا بەکاری تێرین ئەوە دەردمان ناخۆ بەکاری ناهێنین. بۆیە ئێمە نەهاتین ڕەت فعل بین و ئێمە گەرەکمانە دەوڵەت دروستکەین وەکو تورکیە. تورکیە کۆرپۆرەیشنە دەوڵەت ئەوە سەوا ئێمە دروستیەکەین کە تەعبیر و گزارش ئەدات لە ئێرادەیە تەکتەکە ئاحادە مردمە ئەم سەرزەمینە. هیچ وەک واکۆنیشی نەبووین. بێن بڕۆین وە خەڵکی بێژین تخوا بێن حمایەتمان لێ بکەن، ئێمە نەمان گەرەکە ژێر دەسوین، ئێمە قبوڵمان نەکردگە ژێر دەسین، هیچ وەخت نەما کردگە. ئێمە وەختی باسی تەوتەئەی یەهود و نظامە سوڵتاکەین بەو معنانیە شکستمان خواردگە، ئێمە شکستمان نەخواردگە. خۆ Yes, I am. I'm talking. Thank you. Thank you. I'm ready to tell you walk on. I'm just have a... Does that make sense? Nah, that's all right. Take your time. I'm ready to tell you walk on. Doesn't make sense. It makes sense, but it's not the time now. It's quite interesting, a war crime, but we will talk about it later.
Nice talk to you. The next test, someone's gonna get hurt. I'll talk to you later. I'm just talking. Alright? All right? Not you. All right. قابرا قرباني الشر عاد Is كذا that okay? Later on, yes, please. Is that okay? You're just trying to annoy The me next now. time that I had a respect for you. I'm gonna hurt someone. All right, take care then. In fact, can you leave right now? همیشه بو به حکایت آفتاب آمد دلیل آفتاب لا يا وخوش